داهاتە نانەوتەکەی سلەیمانی و هەڵەبجە ئەم هەفتەیە لە چاو هەفتەی ڕابردوو زیادی کردووە. لە بازگەیەکی کەرکووک شۆفێرێک بە ئۆتۆمبیلەکەی لە ئەندامێکی هێزە ئەمنیەکان ئەدا و بۆی دەرەچێ، بەڵام ئەوەندەی پێناچێ دەستگیر ئەکرێتەوە. بەپێی پێشبینیەکانی کەشناسی سبەی ڕۆژێکی خۆش ئەبێت و خەڵک ئەتوانن بچن بۆ گەشت و سەیران. سڵاوتان لێبێت و نەورۆستان و ساڵی نوێی کوردیتان پیرۆز بێت. ئەم هەفتەیە هەردوو پارێزگای سلەیمانی و هەڵەبجە خەنی بوون و داهاتی نانەوتیان لە چاو هەفتەی پێشوو نزیکەی دوو هێندە زیادی کردووە. بەپێی نوێترین داتای ماڵپەری شەفافیت داهاتی نانەوتی ئەم هەفتەی سنووری سلێمانی و هەڵەبجە و هەردوو ئیدارەی ڕاپەڕین و گەرمیان بڕی 13 ملیار و 2 میلیۆن و 917,175 دینارە. لە کاتێکدا هەفتەی پێشوو بڕی 6 ملیار و 828 میلیۆن و 771,900 دینار بوو. لە داهاتی ئەم هەفتەی پارێزگاکانی سلێمانی و هەڵەبجە بڕی 11 ملیار و 822 میلیۆن و 547,425 دینار بە شێوەی نەختینەوە وەرگیراوە و 1 ملیار و 125 میلیۆن و 369,750 دیناریش بە شێوەی چەک بووە. لێچێک لە بازگەکانی کەرکووک کەسێک بە ئۆتۆمبیلەکەی لە ئەندامێکی هێزە ئەمنیەکان ئەدات و هەڵدێت، بەڵام بۆی ناچێتە سەر. پۆلیس دەستگیری ئەکات. بەڕێوەبەراتی پۆلیسی پارێزگای کەرکووک گرتە ڤیدیۆیەکی ئەو ساتەی بڵاو کردوتەوە کە کامێراکانی چاودێری تۆماریان کردبوو. دەشڵێت لە بازگەی دارەمان کەسێک بە ئۆتۆمبیل لە ئەندامێکی هێزە ئەمنیەکانی دا و هەڵاتووە. دوای تۆمارکردنی سکاڵا لەسەر ئەو کەسە مەفرەزەکانیان توانیویانە تۆمەتبارەکە دەستگیر بکەن. ئاماژە بەوەش کراوە تۆمەتبار پابەند نەبووە بە فەرمانی کۆنتڕۆڵکردن و پشکنینی ئۆتۆمبیلەکەی کە بە پێی مادەی 229 لە یاسای سزادانی عراقی ڕاگیراوە و لێکۆڵینەوەی لەگەڵەکرێت. لە بەریتانیا باندێکی 8 کەسی دزی لە کۆگایەک ئەکەن کە چەند کەسێکیان بە کوردی قسە ئەکەن. پۆلیسیش بە دوایاندا دەگەڕێت. بەپێی گرتە ڤیدیۆیە کە لە میدیاکانی بەریتانیا بڵاو کراوەتەوە لە شارۆچکەی چاتهام لە ناوچەی کێنت چەند کەسێک هەڵدەکوتنە سەر کۆگایەکی کەلوپەلی ناوماڵ و تاڵانی ئەەکەن. لەو کاتەیەکێکیان بە کوردی قسە ئەکات هاوارەکات ئەو جیهازە بشێنە بە تالیبەر بەدەست نابێ. بە قسەی خاوەن کۆگاکە بای 100,000 پاوەند ڤەیپی لێدراوە. ئاماژە بەوەش کراوە دزیەکە لە کاتژمێر 4 بەرەبەیاندا ڕوویداوە و پۆلیس و هێزە ئەمنیەکانیش تاکو ئێستا بە دوای دزەکانەوەن. ئەگەر ئەمڕۆ نەچویتە سەیران سبەی کەشەکە گونجاوە و فێنک دەبێت. ماڵی گەشت و سەیرانکردنە دەتوانن بەربانگەکانیشتان ببەنە ناو سروشتە جوانەکەی کوردستان. بەپێی پێشبینیەکانی کەشناسی لە هەرێمی کوردستان سبەی لە زۆربەی ناوچەکانی هەرێم ئاسمان نیمچە هەور دەبێت و لە هەندێک ناوچەش دەگۆڕێت بۆ هەوری تەواو. تەنیا لە سنووری پارێزگای دهۆ کەمێکن بن باران دەست پێ ئەکات و لە ناوچە شاخاویەکانیش ئەگەری کەمێک بەفربارین هەیە. وەک هەمیشە گەرمیان گەرمترین ناوچەی هەرێمی کوردستان ئەبێت بە 22 پلەی سیلیزی و لە بەرامبەریشیدا ناوچەی حاجیۆمەران بە 8 پلەی سیلیزی فێنکترین ناوچەی هەرێمی کوردستانە. بەڕێزان وەک دەزانین ئەم ساڵ جەژنی نەورۆز کەوتە ناو مانگی ڕەمەزانی پیرۆز. 1964 بەراوردێکی ئەوەی کردووە بەشداربوانی کردووە لە ئاهەنگی نەورۆز بە تایبەتیش کە دوێنێ لە ئاکرێ بەڕێوەچووە. بەپێی ئەو ئامارە فەرمیەی کە دەستکەوتوە لە دەستگا فەرمیەکان ئەوەیە کە مانگی ڕەمەزان بە ڕۆژوبوونی خەڵک هیچ کاریگەریەکی وای نەکردوتە سەر ئەوەی کە ژمارەی سووری بەشداربووان بەشداری ئاهەنگەکان یاخودکردنەوەی کاتیکردنەوەی ئاگر لە ئاکرێ بکەن. بەپێی ئەو ئامارە فەرمیەی کە دەستمان کەوتووە دوێنێ 88,000 کەس لە خەڵکی جیاجیا لە هەرێمی کوردستان دەرەوەی هەرێمی کوردستان پارچەکانی دیکەی هەرێم بەشداری ئاهەنگی نەورۆزیان لە ئاکرێ کردووە. هەروەها 2500 خەتیرە ئەوەی کە مەشغەڵی ئاگرەکەی پێدا ئەگیرسێ و بەرز ئەکرێتەوە 2500 دانە لەوە بەکارهێنراوە. ئەو پلیکانانەی کە خەڵکەکە با بڵێن ئەوانەی کە ئاگر ئەکەنەوە دوای بە مەڕاستیم دێنە خوارێ بۆ سەر چیاکەی ئاکرێ چەند پلیکانەیە 340 پلیکانەیە ئەبێ ئەو خەڵکی کە بە مەشغەڵەوە
لە چیاکە دێتە خوارەوە ئەبێ 330 پلیکانە ببڕێت تا ئەگاتە ئەو شوێنەی کەمەڕاستیمەکەی لێ ئەکرێن. بەڕێزان هەواڵەکانم پێشکەشکردن کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان خواتان لەگەڵ.